چوار کەنیساوە بەیانەی حراوە بەدین و ئاین زەردەشت و مەریام بەق کورێ دووسان شەر بێ شیرینی لەلاوە سەرکە سەرباڵم خەولێکەوێ قەزایە و جوانیە ڕەبی لە بچکۆکەوێیە ساڵی 2011 تام دقی لەگەڵ جەناب تا قساکەم لەبەری خۆشمە گۆرانیم نەوتوە لەبەرەوەی کە ناڵێم لەبەرەوەی کە دامی هونەرمەند نییە بەڕەحمەت بێ ڕەوانشاد هەواڵ مامجلال و کاتە هەبوو هاوکارێکی هونەرمەندان هەبوو بەداخەوە کە ئەو نەما ئەو هاوکاریش بڕە لەبەرەوە ئیسا ئێمە ناچارین ئیش بکەین بۆ بژێوی ماڵ و مناڵمان ئەو کاتە موچەیەکمان هەبوو موچەکەمان نەمایسا ئەو هونەرمەندانەی کە تۆی بینی لە منەوە دەست پێ بکە تا هەمووی تایە نییە موچەی هەبێ لەبەر ئەوە کاری هونەریمان ڕاگرتووە وەزعتان چییە لەگەڵ عیرفانی وەسا محەممەدا ئەڵێن بینتان تێک شووە ڕاستەوە نا قوربان من عیرفانەرەوەی لە دایکی نەبووم یان بە سەراحەتی ژاو پێڵم ئەو خۆی بە مناڵ نەزانێت زۆر لە من گەورەترە عیرفان لە بەردەی سەرا لێشم با من چاوەکانی ماجەکەم قەت بینم تێک ناچێت لەگەڵیا بەڵام ئەوەی هەیە خۆی دوورەگرێ بەجددی نازانم خۆی لە من دوورەگرێ ماوەیەکە نەگوەکو عادزی بۆ پێکەنین و بۆ سوحبەت ئەنایسا تا لە ژوورەوەیە پێم کاک عیرفان چۆنیتی بڕۆ هەرێ مالی کردن بە حسابێکی ئیدارە ئەو یەکی لامە لا بێ حەقەم و ماوەیەشکردی باش ئاڵێن پەنگی پیاوی کاتە چووی بۆ ئێران ئەمە ڕاستە نا من پەنەما بەو بەڵام من وەختی خۆی هەنێک نەسەلەم کردمی بەرەو ماڵەوە چۆن تەخلیفم کرد بوو هەر ئاوا چوو بۆ دەرێ نبوو نەسەرەکانی خواردوو دووە برین و تا مینە قوتوێ گریسی دانابوو تر لە ئێرانیش منیژەوە بوو کە تەڕە پیازەکە ما پێی و هاتەوەتم قورخێنە بە یاگری شەش پلاگەی تەڕە پیازەکە چی بوو تەڕە پیازەکە چین کابراایگا بە دوای تیکاکە حەمای تەماڵ ئێمە بردی دەت لێ تویش باسم کردووە جا ببورن کە ڕۆشت وتم کاکە گیان تۆ عیرفان لەگەڵ توی هاوتی هاتون دوو جار جەڵدە لێ یاوە بۆ خاتری خوا گۆشتی نێنێ وتی ئەوتم بەس تەڕە پیاز و نانی تیری کاتەوەتی عمەر تەڕە پیاز و نانی تیریان نامەوەتی وتم من پێم وتووە قورخێنەی بە ئاگری شەش پلاکیە بۆنی کەلانەی لێ هاو چاوتان ماجەکەم وی توێش و عیرفانی وەسا محەممەدیش